بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەتە بە ڕەوشی ئێستای عێراق و گۆڕینەوەی تۆمەتەکان لەلایەن بەرپرسانی عێراق و هەوڵەکان بۆ پەککەوتنی پەخستنی پەرلەمانی عێراق. ئایا ئەم هەوڵانە بۆ ئەوەیە عێراق بۆ دۆخی جارانی و بۆ حکوومەتی مەرکەزی بگەڕێتەوە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە سلێمانیەوە میوانداری حەسەن جیهاد ئەندامی پێشووی لیژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق دەکەین. تەوەری یەکەممان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان و یەخستنەوەی نێوماڵی کورد و هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی تەواوی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەیە کە تەواوی حزبەکان سازان بکەن و لەگەڵ یەکپێک بێن، بەڵام تاوەکوی ئێستا هەوڵەکان بە ئاکام نەگەیشتون. ئایا هیچ بەرژەوەندیەک گرنگتر هەیە لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان لەلایەن حزبەکانی کوردستانیەوە تاوەکو نەگەن بە چارەسەر؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە سلێمانیەوە میوانداری بەڕێز ئەبوبەکر عەلی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان کردووە. بەڕێز ئەبوبەکر بەخێر بێت بۆ کوردستان 24 پێم باشە لەوە دەست پێ بکەم سەرڕای ئەوەی کە لەملا و لەولا ئەم هەوڵانە و دەستپێش خەریانەی کە ئێستا لە ئارادان بە باش دەژمێردرێن، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەگوترێت ئەمانە ناگەن بە چارەسەر. پێتان وایە هۆکار چییە؟ بۆچی ئەم هەوڵانە ناگەن بە چارەسەر؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، یەکەم جارێ با لە پێشەوە نەڵێن ناگەن بە چارەسەر، بەڵام با بڵێن ئەوەی کە هەیە بەشێوە ناکە بگا بە چارەسەر. ئەکرێ بیخێنە چوارچێوەی کەمکردنەوەی هەستیاریەکان، شکاندنی هەندێ بربەستی دەرونی، زەمینە سازکردن بۆ چارەسەر، بەڵام بۆ چارەسەری ڕاستەقینە ئیرادەی بەهێزی نیشتیمانی بەرچاوڕوونی زۆرتر، بوێری سۆرتری سیاسیمانەوێ و کارکردن بە ڕۆحی نیشتیمانی و نەتەوەی زۆرترمانەوێ. بەڵام لە هەمان کاتە گفتوگۆکان یا بڵێن هەوڵەکانی گفتوگۆ کە تاستە گفتوگۆکان دەستیان پێ نەکردوێتەوە، هەوڵن بۆ زەمینە سازکردن و بۆ دووبارە دەستپێکردنەوەی گفتوگۆکان لە کاتێکی و لە زەمنێکی زۆر هەستیارە ئەنجامەدرێن. لەبەرەوە ئێمە پێنێنە نزیکە بینەوە لە پێنانێ ناو قۆناغی دوای شەڕی داعش، بە تایبەتی ئەگەر کۆنتترۆلی مووسڵ بکرێ، کۆناغی دوای شەڕی داعش سەبارەت بە ناوخۆی کوردستان و سەقامگیریەکەی و یەکپارچەکەی، سەبارەت بە پێگە و سەنگی هەرێمی کوردستان دەربارەی بە کۆمەڵگای نێودەوڵەتی و هەندێک هەست کە پشتیوانیان لە ئێمە کردووە، جێگای سەرنج و تێبینی و لە سەروەستانی قوڵە، کات لە قازانجی ئێمە نییە. بۆیە لێرەوا بێ بە جددیەتەوە سەیری هەوڵەکان بکەین، وەک هەوڵێکی ئاسایی لە دۆخێکی ئاسایە سەیری نەکەین، بەڵکو دۆخی لە ناکاو ڕاگەیەنین بۆ سەرکەوتنی هەوڵەکان، بەڵام بە عەقڵێک بۆ تێپەڕاندنی دۆخی لە ناکاوی کوردی وەگەڕانەوە بۆ دۆخی ئاسایی کە دۆخی بەیەکەوەژان و گفتوگۆ و هاوچارەنووسی و سازان و هاوڵوێستی و وەبوونی نەخشە ڕێگایەکە بۆ بەدیهێنانی ئامانجی سەربەخۆیی، دووبانە بیراکردنەوەی سیستمی سیاسی و خەمڵاندنی پرۆژەیەکی نیشتیمانی بۆ چاکسازی لە هەرێمی ئێمەیە. لە دۆخێک لە ڕوێکی ترەوە ئەبێ هەستیار بین و هوشیارانە مامەڵە بکەین کە ئەمە واوێ ناکرێ یا هەندێک جار وادێتە پێشاو کە دوامین هەوڵ بێ لە چوارچێوەی ئەم پرۆسە سیاسیە و بارودۆخی ئێستا بۆ چارەسەری کێشەکان، و ئەگەر سەری نەگرت ڕەنگە ئێمە پێبینینە قۆناغی پاش هەوڵەکانی بۆ چارەسەری دۆخی کوردستان و ئەو کاتە خەڵک بیر لە چارەسەرێ بکاتەوە لە دەرەوەی بازدەی بەیەکەوە ژیان و کوردستانی یەکگرت و هەرێمی یەکگرتووی کوردستان. بۆیە دۆخەکە لە لە هەستیاریاژین و ئێمە پێوە بەجددی، بەڵام ئەوەی تاکو ئێستاش کراوە خەڵک حەقی خۆیەت هێشتا مەترسی هەبێ کە گفتوگۆکان سەرکەوتوو نەبن، بەڵام ئومێدێکی شەیە کە ناکرێ و ئومێدەش لەبەرچاو نەگرین. زۆر باشە. بەڕێستان ئاماژە بەوە دەدەن کە هەوڵەکان جددین، لە کاتێکیشدا ئاماژە بەوە دەدەن کە پێویست دەکات ئیرادەیەکی جددیتر هەبێت. یعنی ئەم دوو دەستەواژەیە چۆن دەتوانی بۆ بینەرانیشی بکەیتەوە؟ مەبەستن لەم دوو دەستەواژەیە چییە؟ ئایا لە ئێستادا ئیرادەیەکی جددی نییە بۆ ئەوەی ینی لایەنەکان لەسەر یەک مێزدا دابنیشن و بگەن بە چارەسەر؟ ئەتوانینەوەی تا ئێستا لە ئەنجامە درێ، بە تایبەتی هەوڵەکانی دکتۆر فواد حوسێن دوای هەوڵەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە ئێستا دکتۆر فواد حوسێن ئەوەرکەی لەسەرشان گرتووە،
پێم وایە تاکو ئێستا هەوڵەکان وەکوتم زەمینە سازکەرێن ئەو هەوڵانە تاکو ئێستا سەرکەوتوو نەبوون لەوەی دیدی هاوبەش دروستکەن لە نێوان هێزەکانە و بربەستەکانی پێشوو لابرن لەبەردەم دووبارە دەستپێکردنەوەی گفتوگۆکان و گەیشتن بە چارەسەری هاوبەشە بەمانایەکی تر ئێمە پێویستیمان بەوە هەیە جارێکتر بژێڕینەوە بگەڕێنەوە بۆ لۆژیکی سیاسات ئەوەی لە کوردستانە ڕوویداوە ئەو لێکدابرانە نەمانی گفتوگۆیە و نەمانی دیدی هاوبەشەوە چارەسەری هاوبەشە ئاماژەیە بەسەربوونی و بێناوەڕۆکبوونی لۆژیکی سیاست لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی لۆژیکی سیاست لەسەر سێ ئاسکارەکە ئاستێک بوونی گفتوگۆ لە هەر شوێنێک گفتوگۆ نەما لەوێ مەرگی سیاست ڕاگەیەندراوە دووەمیان چارەسەری هاوبەش چۆن ئێمە بگەڕین بە چارەسەرێکی هیچمان نەبی هی هەمووشمان بێ کە لەوێ بەرژەوەندی نیشتیمان و نەتەوەیەکان و لانی کەمی بەرژەوەندی هێزەکانیشی تیا بەرجەسە بوو بێ سێمیان چۆن شتێ بکەین لە توانامانە بێ و ئەوانەی لە توانامانێنی هەڵی گرین بۆ قۆناغی داهاتوو بەڵامی دارەیەکی عەقلانی و جوانی ململانەکانمان بکەین بۆی لە داهاتووە بێنی ئامانجەکان بەدی بێنین واتە چۆن ئامانجەکان بەسەر قۆناغە جیاوازەکانە دابشکەین هەمویان بەسەرێکەوە لە قۆناغ و لە حزەیەکی سیاسی دارێکراوە پێمان وانە بێ بۆمان دێتە دی بەڵکو بە شێوەیەکی عەقلانیانە و کەڵەکەیان کەین بەدیهێنانی ئامانجنەکە هەر قۆناغە هەر کاتە ئامانجێک بێنەدی هەموو ئەمانە لە کوردستانە بەداخۆ ئێستا نییە هەوڵەکان ناڵم جددین ئەڵێم ئومێد بەخشێن لە ئاستێکی دیاریکراوە بەڵام تاکو ئێستا ئەو ئیرادە سیاسیە جددی نییە ئەو هۆکارانەی کە لە قۆناغی ڕابردووە لێکی دوورخستوینەوە بە شێوەیەکی جددیانە بوێرانە لەسەر ڕێگالا ببرێ هیوادارین دانیشتەکانی ڕۆژانی داهاتوو هەوڵەکان چرتر بکرێتەوە لێک تێگەیشتەکان زۆرتر ببێ و دەرگ بە مەترسیەکان و بە دەرفەتەکان لە عەقلی سیاسیەکانمانە بە ئاستێ چڕ بێتەوە گەورە ببێ کە شانسی ئەمە لە داهاتووە گەورە بکە و ئێمە ئەم قۆناغی ئێستا بەجێبێڵین و سەرەتایەکی نوێ بۆ قۆناغێکی پڕئومێتر دروستکەین و دەست پێ بکەین. باشە. ڕقوقینە لە هەڵوێستی حزبەکاندا دەبینرێت بە تایبەتی لە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێتن کە ئەو ناکۆچیانەی لە نێوان ئەو دوو حزبەدایە پەیوەندی بە مێژوو ڕقوقینەی یەکترەوە هەیە لە کاتێکدا سیاست پێچاوانەی ئەوەیە کە بەرژەوەندی هەموو کاتێک لە نێوان دوو حزبەکان هەیە هەموو حزبەکان هەیە. بورە من گوێم لە بەشی کۆتایی پرسیارەکە نەبوو بەڵام ڕوونە بەداخەوە لەو لێکدابڕانەی و پەنابردنە بەر هەندێک ڕێو شوێن و خراپ بەکارهێنانی ڕاگەیاندنی حیزبی دژ بە یەکتر و هەڵدانەوەی لاپەڕەی کۆن هەموو ئەوانە هۆکارێکیان کردووە چارەسەرەکانیان گرانگتر کردووە ڕاندێکی مێژووی و دەریونی و هەستارێکی زۆرتریان پێداوە کە لە چوارچێوەی ململانەی حیزبی و سیاسی ئاساییەکانە نیانێشتۆتەوە ئەتوانم بڵێم ڕاندی کۆمەڵایەتی و دەرونیەی وان پێداون کە ناکرێت لە کاری سیاسیا ببن بەس بەداخەوە لە کۆمەلگایەکی ئێمە زۆر جار لە کاری سیاسیا بن زۆر گرنگە سەرکردەکان بیر لەوە بکەنەوە کە ئەوان ئازاد نین لەوەی چۆن ڕەفتارەکەن ئەگەر خۆیان بە سەرکردەی سیاسی زانێن من لە شوێنی تریژ وتومە لێرە دووبارەیەکەمەوە لەم ڕۆژانەیە پرۆژەیەکشم نووسیوە ئاراستەی لایەنەکانم کردووە کە بریارە ڕۆژی سێشەمبەش لە ئاوێنەیە ڕەنگە بڵاو بێتەوە لەوێ شاوتومە سەرکردەی سیاسی نەک نابێ ئەسیری گرێ دەرونیەکانی بێ نەک نابێ ئەسیری خەسڵەتە شخصیەتەکانی خۆی بێ ئەبێ چی بەرژەوەندی گەلەکەی تیابێ ئەوە بکە ئەگەر شەهر خواردنەوەش بێ ئەگەر شەهیدیش بێ ئەگەر بە پیرمەرگەوە چوونیش بێ بەڵام بەداخەوە لە کوردستان ئێمە تاکو ئێستاوە کوتە مەستیاریە کۆنەکان زۆر گرنگە ئەو دەوران هێشتا ماوە ئەوەش لەبەر ئەوەی تاکو ئێستا لە کوردستان ئێمە گفتوگۆیەکی ڕاستەقینیمان نەکردووە ناخی خۆمان بۆ یەکتر نەکردوێتەوە بناغەیەکی کۆنکراتی نوێمان دروست نەکردووە بە پەیوەندیەکانمان تا ئێستا مێژوو بەرهەمهێنینەوە تێی ناپەڕێنین ناتوانین دووبارە بیخوێنینەوە ناتوانین نەتەوەیانە مێژووی ناکۆکی و ململانێ بخوێنینەوە کە خوێندنەوەی نەتەوەیانە بۆ مێژوو تێپەڕاندنی ڕووە سلبیەکە پڕ لە ناکۆکەکەی پێکاتەکانی نەتەوەی لە قۆناغی ڕابردووە کە ئەو بابەتێکی ترە لە ئەو تیۆرانەی باز لە ناسیۆنالیزمەکەن بە شێوەیەکی قوڵ باسی لێوە کراوە کێشەی قوڵ ئەوەی ئێمە ناسیۆنالیستانە نەتەوەیانە نیشتیمانیانە لەسەر راستی خەمە گەورەکانە بیر ناکەینەوە دابەزیوین بۆ سەر شوناسە بەرژەوەندیە خواردنەتەوەی و نیشتیمانیەکان
بۆیە ناتوانین بەداخەوە کێشەکانیش بە ئاسانی چارەسەرکەین و لەسەر مێزی گفتوگۆ کۆمەڵی هەستیاری و بربەستێ پەڕێنین کە بۆ سەرکردەی سیاسی و هێزی لێپرسراوی نیشتیمانی ئەبێ زۆر ئاسایی بێ و ئەو مەسەلە قوڵە نەبێت لەبەرەوەی لە چاوی گەورەکانە کێشە گەورەکان بچوو گەبنەوە و هیچ شتێک گەورە نییە لە پێناو نیشتیمانێکە نەتەوەیە کە بە تایبەتی نیشتیوانێک و نەتەوەیەکی وەکو ئێمە کە چەندی جار تووشی جۆنۆساید بووین کە خەونی سربەخۆی ئێستا بۆ تا ئامانجی سیاسی و لە بەردەممانە کارکی دووبارە بیناکردنەوەی نظاممان لەسەر و میلەتێک ئازارە چێژێ لەبەر قەیرانی ئابووری و سیاسی و ناکرێ سەرکردە سیاسەکانمان بەدەم ئازاری میلەتەکانەوە درێژە بە قەیرانەکان بن. باشە دیارە خەڵکی کوردستان تا ڕادەیەکی زۆر بێزار بۆ لەو ڕەوشەی کە ئێستا بە تایبەت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندایە. لەگەڵ ئەوەی خەڵک بێزارە خەڵک دەخوازێت هەردوو لا بگەن بە چارەسەر بەڵام هەردوو لا دەڵێن ئەو ناکۆچەی کە ئێستا لە نێوان هەردوو لاماندا هەیە لەسەر بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ئەمە هەتا چەند ڕاستە ئەم بۆچوونەی حزبان ئەم دروشمەی حزبەکان کە لە میدیاکاندا باز لەوە دەکەن کە ئەوان بۆیە لەگەڵ فلانە حزب بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان دەڵێ بۆیە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێک ناکەوین ئێمە دەمانەوێت ئەگەر دەوڵەتێکدا بمەزرێنن با دەوڵەتێکی دیموکراسی بێت. ئێمە بێت چەند ئاز لێرە باس جیاکەینەوە. یەکەمیان ڕاستە هەندێکی بەرژەوەندی نەتەوەیە بەڵێ هەندێکی بەرژەوەندی نەتەوەیە بەڵام تێگەیشتن بۆ چۆنیەتی بەدێهێنانی بەرژەوەندی نەتەوەیە کێشە هەیە. هەندێکیان بەرژەوەندی حیزبیە بە تایبەتی امتیازاتی دەسەڵاتی و ئابوووریە بە ناوی بەرژەوەندیەوە ئەنجامەدرێ. هەندێکی تری لە کاتێکە بەرژەوەندی نەتەوەیانەیە بە میکانزمی نەتەوەیانە مامەڵ لەگەڵ کێشەکە و چارەسەرکردنی ناکرێ. هەموو ئەمانە تێکەڵاو بوون بەیەکەوە. بۆیە ئەگەر بەرژەوەندیەکان نەتەوەیش بێن تۆ کە وڵاتەکەی گەشتە شوێنێ لێکدابڕان دابەشبوونی کۆمەڵگاکات هەتا مەترسی شەڕی ناوخۆ هەموو ئەوانە هاتەکایەوە ئەبێ بیرکەیتەوە تێگەیشتنت بۆ خزمەتی مەسەلە نەتەوەی و نیشتمانیەکان نوێکەیتەوە. بۆیە مەسەلەکان تێکەڵاون بەسەر یەکترەوە بەڵام ئەگەر هەناسەکان نەتەوەی بن بە تایبەتی ئەو بەشە کە پەیوەستە بە هەستیاری نێوان سەرکردەکان ڕاهەندە مێژوویەکان گرێ دەرونیەکان بغز و کینەکان ئەتوانرێ بە ئاسانتر تێپەڕێنرێ و هەتا شتێک ئەگەر بەرژەوەندی نەتەوەیش بوو زانیت پێ لە زەرداگرتنی بەرژەوەندیەکی نەتەوەی گەورەترە فەوتێنێ ئەبێت تۆ نەرمتربی بۆ وەکوتم ئامانجەکە دابەشکەی بەسەر قۆناغەکانە بۆی ئامانجەنەتەوەیە گەورەترەکە پارێزگاری لێ بکەی هەتاکو هەلومەرجی بەدیهێنانی و ئامانجەنەتەوەی تریش دێتە دی. باشە ئێستا ئەو ناکۆچەی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان چۆن دەبینی؟ ئایا ناکۆچیەکی تاکتیکیە کاتیە یاخود ناکۆچیەکی استراتیژیە و کاردانەوەی دەبێت بۆ داهاتوش لە کاتێکدا کە ئێستا زۆر زار قسە لەسەر ئەوە دەکرێتن کە دەرفەتێکی زێڕین بۆ خەڵکی کوردستان دروست بووە؟ لە ڕوێکەوە ئەگەر بێت و ڕاندە مێژوویەکەی کێشەکان نەچەب لە بەرچاو بگرین ئێمە توانین بڵێن کە ئەمە عەڵقەیەکی بەداخەوە ململانەیەکی تەقلیدیە لە هەندێک ڕۆوە تەناوی پەیوەندی نا بە بزوتنەوەی گۆڕان بە ئەو دابڕانەی لە ڕیزەکانی کوردایەتیە لە کوردستانی باشوور دروست بووە. ئەمە عەڵقەیەکی تری بێمتمانەیی و بەیەکەوە هەڵەکردن و لاوازی فکری نەتەوەیە لە باشووری هەرێمی کوردستانە. بەڵام لە ڕوێکی تریشەوە ئێمە بابەتی نوێمان بۆ ململانەی و گفتوگۆ هاتوۆتە پێشەوە لە کوردستانە بابەتی پەرلەمانە بابەتی سیستمی سیاسیە ئاڵۆگۆڕی دەسەڵاتە پێگەی هێزەکانە سیستمی ناسنامەی سیستمی داهاتووی وڵاتەکەمانە هەموو ئەمانە پێمانەڵێن کە ئەبێ ئەم ململانەیە ئێستا هەیە ئەبێ کاتی بێ ئەبێ تێیپەڕێنین واگەرێمە بە کاتی نەزانین بە جەوهەری بزانین بە ئابەدی بزانین دارە پێمان تێناپەڕێ با بڵێن ململانەکە ململانەیەکی گرنگە بنچینەیە بەڵام ناکرێت کۆمەڵگا بە جۆرێ دابەشکە دابشکردنێکی وا تند کە کاری سیاسی مانای نەمێنێ کە بناغەیەک بۆ بە کێوەژانی ئاشتی خوازانە نەمێنێ لەبەرەوە ئەو کاتێمە ناتوانین باز لە نەتەوەیەکی یەکگرتوو بکەین باز لە دۆزینەوە بیرکردنەوە لە چارەسەر بکەین لە چوارچەوەی خاک و نیشتیمانی کوردستانی باشوورە. ئەبێ و استراتیژیانە ڕوونکەینەوە ئایا ئێمە گرە و لەسەر کوردستانێکی باشووری یەکگرتوو سربەخۆ و دیموکرات و چاکسازی خوازەکەین
یاخو بژاردەی تریشمان لەسەر مێزی گفتوگۆ لە بەردەمایە هەر چۆنە بێ گفتوگۆکان بۆ ئەوان کە ئەمە کاتی بێ تێیپەڕێنین ئەسڵ بنەڕات لە گروپ و پێکاتەکان و هێزەکانی نەتەوەیەک ئەوەیە بەیەکەوە بژین بەیەکەوە ململانە ناکەن بەڵکو کێبڕکەیەکەن ڕکابەریەکەن یەکتر بە دوژمن نازانن یەکتر بە ڕکابەری یەک دەزانن لە چوارچەوەی لانی کەمی دیموکراسیەتێکی معقولە وە نەتەوایەتیەکەیان ئازاری میلەتەکەیان و چارەنووسی میلەتەکەیان کۆیان نەکاتەوە و ئەتوانن چۆن ئیدارەیەکی جوانە ململانەکانیان بکەن کە نەبێ بە ناکۆکی ناکۆکەکەش نەبێ بە خوێن ڕێژەی و خوێن ڕێژەکەش دەرفەتەکان لە قیز میلەتەکەنەیە لەو ڕەوشەی کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێیدا تێپەڕ دەبێت بە تایبەت عێراق و سووریا کۆمەڵە گۆڕانکاری دێتە کایەوە ئایا بە فیڕۆدانی کات لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و کووردە؟ وەک لە سەرەتاوەتم کە بە فیڕۆدانی کات لە بەرژەوەندی ئێمە نییە بەڵکو تێپەڕینی کات لە بەرژەوەندی ئێمە نییە لەبەرەوەی ئێمە نزیکە بینەوە لە کۆتایی شەڕی داعش و جارێکی تر داڕشتنەوەی سنوورەکان و یا ڕیزبەندیەکان و هاوکێشە سیاسەکان لەم کۆمەلگایە بۆیە نابێت چیتر دەربەر بە فیڕۆ بین ئەو قوربانەی پێویستە هەر حیزبێ بێ بیە و ئێمە بێ لە نزیکترین کاتە ئیرادە و توانای ئەومانە بێ لەسەر مێزی گفتوگۆ کۆب بینەوە کوفری نەتەوەیە ئەم دەرفەتە لە کیس دەین نەتوانین سەقفی داخوازێ نەتەوەیەکانی هەرێمی کوردستان بخەینە ئاستێکی تر و ئێمە زەمینە بۆ سەربەخۆی وڵاتەکەمان نەسازێنین و ئەو دەرفەتە مێژوویە سوود لێ وەرنەگرین نابێ قبوڵیکەین دامەزراوەکانمان لە هەرێمی کوردستانە بەم جۆرە داڕوخاو بێ ئەبێ دووبارە دیموکراسی و سیستمەکەمان بیناکەینەوە لەسەر پەیمانێکی کۆمەڵایەتی و سیاسی نوێ لەبەرەوەی ئەو پەیمانە کۆمەڵایەتی و سیاسی هەبوو داڕوخا و مەسەلەی چاکسازی و بەدەمەوە بوونی هاوڵاتیانیش مەسەلەیەکی گرنگە نەخێر ئێمە بێ هوشیار بین بە مێژوو هوشیار بین بەکات هەوڵەکانمان چڕکەینەوە بۆی لانی کەمی سازانی نیشتیمانی دروستکەین کە بەشی ئەوە بکە ڕوحیەتی ڕاپەڕین دووبارە بکەینەوە کە بۆ ماوەیەکی کەم ئێمە توانیمان بەیەکەوە بین توانیمان ئەرکێکی مێژووی گەورەی وەکو ڕاپەڕین ئەنجام بدەین و واقعێکی وەکو باشووری کوردستان بەدی بێنین بە دووبارە ئامادەکردنەوەی ڕوحیەتی ڕاپەڕین لە ئێستاە و لانی کەمی سازانی نیشتیمانی ئەتوانین ئەرکی سربەخۆی جێبەجێ بکەین و زەمینە سازکەین بۆ کوردستانێکی دیموکراتی سەقامگیری خۆشگوزەران پشت بەخوای گەورە لە داهاتوە و من سەرڕای هەموو ئازارەکانیش گەشتبینم بە داهاتوو پشت بەخوای گەورە هەمووم کێشانە تێپەڕێنین و ئێماگەینە ئەو قۆناغەی کە وڵاتەکەمان شانازی بەخۆیەوە بکە و وەک چوارەمین نەتەوەی گەورەی خۆرەڵاتی ناوەڕاست لەسەر شانۆی ناوچەکە جارێکتر ئامادەیمان هەبێتەوە و ببینە ئەندامی کۆمەلگای سربەخۆی ئەم جیهانی کەتیاژی بەڕێز ئەبوبەکر ئەگەر بگەڕێینەوە ڕابردوو هەر جارێک حزبە کوردیەکان لە نێوە خۆیاندا ناکۆچیان هەبێت زۆربەی جار لە دەرەوە ئیرادەیەک هەبووە لە دەروەی وڵات وای کردووە و دوو حزبانە یەک بگرنەوە پێتان وایە هەوڵە نێوە خۆیەکان نەتوانێت دەرەنجامێکی باشی لێ بکەوێتەوە و دەبێت چاوەڕێی مادلین ئۆڵبرایتێکی دیکە بکەین تاوەکو نێوماڵی کورد یەک بخاتەوە پێتان وایە دەبێ ئەمە ببێ؟ جابرات کاتی خۆی بۆ نووسینەکەی پێش لە سەروبەندی 2009 کە ئاشتی کوردستان لە نێوان چەسپاندن و سەپاندندا نووسیم کە ئیرادەیەکی نیشتیمانی نییە بیچەسپێنێ و هێزێکی نێودەوڵەتیش نییە بیسەپێنێ بەڵام مەزمونی ڕابردوش پێی بود پێیوتین هەتا ئەگەر هێزی دەرەکیشە بێ بتوانێت ئاشتی بسەپێنێ بەڵام تەنها کۆنتترۆلی کێشەکانەکە نایەڵێ کێشەکان گەورەترە بن لانی کەمی بێکەوە بوون دروستەکە بەڵام چارەسەری ڕیشەی ناکە ئێمە لە 1990 تا ڕێک کەوتینەوە لەسەر یەکگرتنەوەی وڵاتەکەمان لەسەر دووبارە بیناکردنەوەی سوپای لەشکری کوردستانی یەکگرت و لەسەر زۆر شڕێکەوتین بەڵام تا 2005 وڵاتەکەمان دابشکراو بوو و ئێستاش بەدەست پاشماوەکانی دابشکردنەوە گیری خواردووە و تا ئەم لە حزەنە مانتوانیەوە دوای تێپەڕێنی چەندین ساڵ لە 1970 سوپای یەکگرتی و کوردستان دروستکەین کەواتە ئەسڵ ئێمە بێ قەناعەتمان بێ ئیرادەیەکی نیشتیمانی بێ لە چوارچەوەی تێگەشتێکی نەتەوەی و نیشتیمانیانە کە دەرکی بەرژەوەندیە قوڵەکان و ئەرکە قوڵە نەتەوەیەکانی خۆی بکە مەسەلەکە بچەسپێنە لەبەرەوە ئەگەر بە سەرمانە بسەپێنێ بە خەڵک لە دیدی بەرژەوەندیەکانی خۆیەوە ئەیسەپێنێ و ئەگەر ئیرادەیەکی نیشتیمانی بوو ئەو کاتەش تەنها بۆ تێپەڕینی ڕۆژگار مەسەلەکە تێپەڕێنین بۆی دەرەوە ڕازیکەین نەک لە ناوەوە جارێکی تر خۆمان لەسەر بناغەیەکی نوێ بیناکەینەوە لە هەموو حاڵەتێکە من چاوەڕێیەکەم ئیرادەیەکی نیشتیمانی هەبێ بەس خۆ ئەگەر
دەرەکێکی دەستێکی دەرەکی خێری شەبێ یارمەتی دەربێ ئەمە شتێکی ئازایە بەڵام پێم وایە عیبە لە ئێستا ئێمە هێزە نیشتیمانیەکانمان دوای ئەوەندە ساڵ ئەزمموی نیشتیمانی و حکومڕانی خۆماڵی چاوەڕێی دەرەوە بین ئێمە ناوماڵی ئەمە ڕێخاتەوە لە کاتێکا دروشمی گەورەی وەکو سربەخۆیی و وەکو بە دیموکراتکردنی سیستممان لە وڵاتەکەمان هەڵگرتووە. زۆر جار دەمی سیاسیەکان لە سەرۆکی هەرێمی کوردستانە مەسعود بارزانی کە دەبێت دەستپێشخەری بکات و ئەو کۆرەیە بکاتەوە. بەڵام لێرە پرسیار ئەوەیە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی دەگوترێت بە تایبەت ینی ئەوانەی کە نزیکن لە پارتی دەڵێن سەرۆکی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا دوو دەستپێشخەری هەبووە. دەستپێشخەریەکیان داوای لە پارتەکانی کوردستانی کردووە بە بزوتنەوەی گۆڕانیش هەمویان لەسەر یەک مێزدا دابنیشنووە بڕیاری چارەنووسساز تایبەت بە میلەتی کوردستان بە یەکەوە بڕیارەکە بدەن بەڵام ئەم کۆبوونەوەیە ئەنجام نەدرا. لە ئێستاشدا نوێنەری بارزانی سەردانی هەموو حزب و لایەنە سیاسیەکان دەکات ئەمڕۆژ لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دیدار و کۆبوونەوەی هەبووە. ئایا دەتوانین بڵێن ئەو چاوەڕوانەی کە لە مەسعود بارزانی دەکرا ینی ئەرکەکەی تەواو بوو لێرە کۆتایی پێدێت؟ بە بڕای من نەخێر بارزانی لەبەرەوەی قسە ڕۆژتووی یەکەمی کوردستانە بە هیچ جۆری ئەرکەکەی کۆتایی پێ نەهاتووە. ئێستا چاوەکان لەسەر هەڵوێست و ئیرادی ئەون بەرزانێ توانێت بە شێوەیەکی زۆر ئاسان یعنی دەرگا بە ڕۆی ئەرکی داهاتوو لەلایەن بزوتنەوەی گۆڕان دەبێت کە هەنگاوی تازە بەها بێژێت؟ بە بڕای من نەخێر هێشتا هەنگاوەکا بێ لە لای بارزانیەوە بێ لە لای پارتی دیموکراتی کوردستانەوە بێ لەبەرەوەی مەسلەی پەرلەمان بە بڕیارێکی پارتی دیموکراتی کوردستان بووە کە سەرۆکی کە بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیشە مەسلەی ئیزندانەوەی وەزیرەکان و کۆتاییهێنان بە گفتوگۆکانیش دەتوانم بڵێم پارتی دیموکراتی کوردستان بە پلە یەکەم لێ بەرپرسیارە و بڕیاردەری خاوەن دەستڕۆیشتووی یەکەمیش لە کوردستانە پارتی دیموکراتی کوردستان و بەرزانیە. بۆیە من داوا لە بەرزانیەکەم لەگەڵ بوونی خواستێکی گەورەی وەکو سربەخۆییە کە ئەو خۆی بە هەڵگری دروشمی یەکەمە زانێ و من پشتیوانی لەو ڕوحیەتاکەم قە قسەی پێەکە دەربارەی سربەخۆیی و بەدیهێنانی ئەو ئامانجە لە باشووری کوردستانە. چیتر مەسلەی سەرۆکایەتی هەرێم تەفعیلکردنەوەی ئەم دەرگایە چارەسەری کێشەی یاسایی سەرۆکی هەرێم دوانەخە ئێمە زەمانەت داوا بکەین لە یەک ڕێککەوتنێک هەبێ بۆ بەڕێکردنی کۆی قۆناغەکە پەرلەمان لە قۆناغی ڕاگوزەری داهاتوە لە چوارچەوەی ئەو ڕێککەوتنەیە بێ ئێمە کە ڕێککەوتنمان لەسەر میکانزمی ئیشی پەرلەمان و چۆنیەتی ئیشکردنی لە قۆناغی داهاتوە کرد هەر کەسێ سەرۆکی پەرلەمان بێ هەر لایەنێک سەرۆکی پەرلەمان بێ زۆر کێشە نابێ. بۆیە من پێم وایە بەرزانیە بێ دەستپێشخەرێکی گرم کا لەمڕۆوە لەو بازنە داخراوە بچووکانەیان نەمێنێتەوە کە ئێستا مناقەشەی لەسەرەکرێ بازنەکان فراوان بن بۆ فراوانی ئاستی مەسەلە نەتەوەیەکان و ئاستی مەسەلە مێژوویەکان کە ئێستا ئێمە لە بەڕێز ئەبوبەکر ئەگەر زۆر بە کورتی وەڵامم دەیتەوە کاتم تەواو بوو بۆ دوای داعش ئێمە ئامادەین یاخود باشتر بڵێم ئێمە ئامادە دەبین بۆ بەدیهێنانی خەونە گەورەکەی کورد؟ بەم جۆرە ئێمە ئامادەنین بەم شپرزی و ناکۆکی و لە یەک تێنەگەشتێکی ئێستا هەمانە زۆر نادروستە کە ئێمە بچینە قۆناغی دوای بە داعش بەم کردبوونەوە ئەبێ ئێمە لە نزیکترین کاتە بتوانین ئیرادەی نیشتیمانی خۆمان بیناکەینەوە وەلانی کەمی تەوافق و سازان لە نێوان خۆمانە دروستکەینەوە پەرلەمان کاراکەینەوە کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەرکەین بناغەدانین بۆ ڕێکەوتنێکی فراوانتر بۆ چۆنیەتی گوزەراندنی قۆناغی ئینتیقالی بەیەکەوە هەمومان لە چوارچێوەی نەخشەڕێگایە نەخێر لە 150 بۆ 60 گەشت بینم. بەڕێز ئەبوبەکر عەلی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین. بەڵێ بەڕێزانم دوای کەمێکی دیکە دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێینەوە خزمەتتان. جارێکی دیکە سڵاو بینەرانی بەڕێز تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بەڕەوشی ئێستای عێراق و گۆڕینەوەی تۆمەتەکان لەلایەن بەرپرسانی عێراق و ماوەیە کە دەبیندرێتن پەرلەمانی عێراق لەلایەن
حزب و لایەنە سیاسیەکانی عێراقی بە ئامانج گیراوە. ئایا هەوڵەکان بۆ ئەوەیە جارێکی دیکە عێراق بۆ دۆخی جارانی بگەڕێتەوە حکمی تاکڕەوی لە بەغدا سەر هەڵبدا بۆ قسەکردن لەسەر ئەم پرسا حەسەن جیهاد ئەندامی پێشووی لژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز حەسەن جیهاد بەخێربێت بۆ کوردستان 24. چی لە عێراق ڕوودەدات؟ بۆچی ئێستا حزب و لایەنە سیاسیەکان یەکتر بە گەندەڵی تۆمەتبار دەکەن؟ ئەمە چی لە پشتەوەدایە؟ بەڵێ زۆر سپاس. تۆمەتبارکردنی گەندەڵی چی لە ناوخۆ چی لە ناو ئەو منەزەمانەی کە قسە لەسەر گەندەڵیەکەن لە عێراق شتێکی نوێ نییە و عێراق لە فەساد هەموو ساڵێک تەقییمەکە لە ڕیزی پێشە وڵاتەکانی جیهانە. ئەوە چەند ساڵە تەبەقەی سیاسی لە عێراق نەیانتوانی وڵاتێکی چاک و ڕێک و پێک و کەم فەساد دروست بکەن. ئەمە بەردەوامە. ئەوەی کە نوێ بوو ئەمەی کە ئەم هەرای نایەوە ئەو قسانەی وەزیری دیفاع بوو کە لە پەرلەمان لە کاتی سجوابکردنی کردی و ئیشارەتی بۆ کۆمەڵێک کەس کرد لە ناو پەرلەمان کە کەسی مهمن بە ڕئیسی پەرلەمانیشەوە کە ئەمان زەختیان لێ کردووە و فەساد بوون و داوای شتیان لێ کردووە. ئەمە شتێکی گەورەی دروست کرد و هەرایەکی گەورەی نایەوە. بەڵێ دیارە لە پێشوشدا هەوڵێک هەبوو بۆ پەخستنی پەرلەمان و بە شێوەیەک لە شێوەکان سوکردنی پەرلەمانی عێراق پاشەوەی ژمارێک لە خۆپێشاندەران هەڵیان کوتایە سەر پەرلەمانی عێراق. لە ئێستاش وەزیری بەرگری عێراق کە کەسایەتیەکی سونەیە سەرۆکی پەرلەمانی عێراق تۆمەتبار دەکات بە کەیسێکی گەندەڵی. ئەمە بەمانای چییە؟ لە کاتێکدا ئێستا چاوەڕێ ناکرێت دانیشتن بەبێ سەرۆکی پەرلەمان ئەنجام بدرێت. ئایا هەوڵێک هەیە لەوەی کە پەرلەمانی عێراق لە بەرچاوی خەڵک بە سووک سیر بکرێت؟ ئەمە تەسیری هەبوو لەسەر هەیبەتی پەرلەمانی عێراق و پەرلەمانی عێراق لە لای خەڵکێکی زۆر لە عێراق ڕاستە ممەثلی شەرعی خەڵکی عێراق و منتەخەبە لە لای خەڵکێکی زۆر لێ ناڕازین و ئەو مزاهرانەی کە کرا شایەتن لەسەرەوە و ئێستا بۆ مەسەلەی ڕئیسی پەرلەمان دەوام بکات یان دەوام نەکات کۆمەڵێ تەرح هەیە. یەکەم جێگرەکەی جێگیری یەکەم ئیدارەی جەرچەکان بکاتە ئەو کاتەی محکەمە ئەو شتانەیەک لا کاتەوە کە من پێم وایە بیروکراتی لە عێراق و بەتایبەتی لە قەزا زۆر زەحمەتە بتوانێت بە زووی ئەو مۆزوعەیەک لا بکاتەوە و کە دەوام نەکا ڕئیسی پەرلەمان دەنگێک هەیە کە ڕئیسی تر نێنن هەڵبژێرن و نائبی یەکەم ئەو مەرحلەیە قیادەی پەرلەمانی عێراق و ڕئیسی پەرلەمان بێ و ئەمە سەری کێشا بۆ شتی تریش و ئێستا تەرحێکەیە دوێنێ عەمار حەکیم باسی لەوە کرد کە داوای کردووە انتخاباتی پەرلەمانی عێراق لەگەڵ انتخاباتی محافەزات پێکەوە بکرێن هەم لەبەر ئەدای پەرلەمان و ئەو مەشاکلانەی هەیەی و هەم لەبەر باسی لەوە کرد کە مەسرفێکی زۆری ئەوێ دوو انتخابات لە ماوەی ساڵێکا بکرێن. بەڵێ ئێوە ئەندامی پێشووی لژنەی ئەمن و بەرگری بوون لە پەرلەمانی عێراق و باش ئاگاداری ئەوە بوون کە نووری مالکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراقیش کەیسێکی هەبوو کەیسێکی گەندەڵی هەبوو بە تایبەت کەیسی چەکڕین لە وڵاتی رووسیا. بۆچی نووری مالکی ینی پەرلەمانتاران نەیانتوانی نووری مالکی بهێنە بەردەم پەرلەمان و دادگا لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت لە کاتێکدا سەلیم جبوری لە نێو پەرلەماندا بە ئاشکرا تۆمەتبار دەکرێت؟ ئەم دوو جیاوازیە چۆن دەبینی؟ مالکی کاتی خۆی نەکەر خۆی ناتە پەرلەمان هەر بۆ معلوماتی جەنابتان وەزیرەکان خۆشی داوای عەلیێدی بکرا داوای وەزیری شەباب و ریاضە کرا ئەو کاتە نەیدەهێش وەزیرەکانیش بێنە پەرلەمان بۆ سوکردنی پەرلەمان تەنانەت لەو 4 ساڵە قاعەت فرقەکانیش نائهاتن و هیچ کامنشیان و تا ئێستەیش هیچ قاعەت فرقەیە کە بەپێی دستور قاعەت فرقە بەرەوسەرەوە دەبێت لە پەرلەمان متمانێ بدرێتێ کەسی نەنال بە شێوەیەکی ممەنهەج هەوڵیدا پەرلەمان سوک بکا و ملمانەیەکی تون لە بینی پەرلەمان و حکوومەت هەبوو لە دەورەی پێشوو ئێستەیش ئەو ململانەیە هەیە بەڵام سە بە شێوەیەکی تر و شەڕەکە ئەمە دوو جارە دەکەوێت هەم لەوەی کە جەبهەیەکی ئیسلاح دروست بوو زدی ڕئیسی پەرلەمان و ماوەیەک تەعتیلیان کرد هەم ئێستا ئەمەی خالد عوبەیدیش کە کردی پەرلەمانی بەڕاستی سەرۆکایەتی پەرلەمان بەتایبەتی خودی ڕئیسی پەرلەمان ئەم جارە زەعیفتر بوو بۆیە زۆر لەلایەنە سونەکان ئێستا تەرحی ئەوەکەن کە سەلیم جوبوری ئیتر جارێتر نەبێتەوە سەرۆکی پەرلەمان بەتایبەتی بۆ ئەم مەرحەلەیە. باشە ئایا ئەوە چمان تێدەگەینیتن؟ ئایا ئەوەی لە عێراق بەهێز بیت وەکو نووری مالکی ناکرێت لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت
و سەلیم جبووری لە ئێستادا ئەو هێزەی نییە کە خۆی بپارێزێتن لە کاتێکدا ینی هەمومان دەزانین و بە پێی ئامارەکانی نێودەوڵەتی عێراق یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین گەندەڵی تێدایە. بەڵێ ئەن کار ناکرێت کە لە زمانی مالکیش فەسادێکی زۆر هەبوو لە سەفقەی سلاح لەوانەی باسییان کرد حتە لەو چەکانی کە بۆ تەفتیش بەکارێنرێن وانە بەڵام نەهاتنە بەردەم پەرلەمان ڕاستە تاقیق هەبوو ئێستش لە مۆزوعی کە پەرلەمان تاقیقی تێ دەکا پەرلەمان ناتوانێت قەرار بدا لەسەرەوەی چۆن بێ پەرلەمان کە تاقیقی کرد دەینێرێ بۆ قەزا و بۆ هەیەی نەزاها ئەوان بە دوچوونی ئەخیرەکەن و قەرار لای ئەوانە قەرار پەرلەمان شتەکان تاقیقەکە ئەینێرێ لەبەر ژێتێکی تەلڤیزیۆنی نییە کە خۆی قەرار بدا لەو زمانش بەڕاستی اینێکی زۆر هەبوو مەلەفێکی زۆر هەبوو لەسەر حکوومەت لەسەر لەناو وزارەی دیفاع لە چەکڕین لە هەموو مەلەفانەی کە عێراق تەوقیعی کردبوو هەفتەی یەکەم کە تەوقیع اتفاقی لەگەڵ رووسیا هەر لەوێ لە رووسیاوە قسە کەوتە ناو ئیعلام کە سەفقەی پارە خواردنی تیا بووە و فەسادی تیا بووە ئەوە و لژنەیەکی گەورەیان بۆ دروست کرد لژنە گەورەکە تحقیقێکی دوور و درێژی کرد دوای نردی بۆ قەزا و بۆ هێ نەزاها تا ئێستش نەتائجێکی وای نەبووە کە ئەنجامی هەبێت. بەڵێ ینی چ وای کرد نووری مالکی نێتە بەردەم دادگا هۆکارەکان چی بوو ینی ڕێگریەکان چی بوو؟ مالکی خۆی ئەگەر تۆزە متابعەت کردی بێ هەیمەنەی زۆری هەیە بەسەر قەزا لە عێراق یعنی زۆر جار مەسەڵەن قەزا لەژێر تەسیراتی نووری مالکی بووە من نمونە بە بدواسەکەم لە انتخاباتی پێشوو کۆمەڵی ئەندا پەرلەمان بوون بۆ ئەم جارە نەیانێش خۆیان هەڵبژێرن هیچ شتێکیشیان لەسەر نەبووە هەر بگرە لە مەهادووری بگرە لە جواشهێلی بگرە لە حەیدەر مولا بگرە لە سەباح سەعەدیەندا پەرلەمانی چالاکیشی تیا بوو وەکو نمونە زۆرن دیارە ئیشارەتی ئەوەدا لە مفۆدەی انتخاباتیان لە قەزا شتێکیان بۆ دۆزرایەوە و ئەمانە هەمووی ئاوت کران دەسەڵاتی هەبوو کەس ناتوانێت ئینکاری بکات دەسەڵات کێشەی زۆرە لە عێراق و مالکی هەیمەنە بەسەر قەزا و بەسەر جێیش و 3 ساڵ لەسەر یەک 4 ساڵ لەسەر یەک تەنانەت وەزیرەکانی داننا وەزیری دیفاع و داخلیە و ئەمن وەتەنی و ئەوانە هەمووی خۆی ئەیبرد بەڕێوە بە وەکالەت 4 ساڵەکەی تەواو کرد وەزیری داننا ئەمە معنایەوەتانێ مالکی سەیطرەی کرد بۆ سەر حکوم بە تەواوی جومگەکان ئەمنی و ئەوانە قەزایش لەژێر ئەو تەسیرانە و لە هەموو جومگەکانی تری حکومڕانی لەناو عێراق. بەڵێ ئەو کاتەی کە حەیدەر عەبادی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق هەڵبژێردرا زۆربەی چاودێرەکان پێیان وابوو کە حەیدەر عەبادی ئەو کەسایەتیە بەهێزەی نییە بتوانێت عێراق بەرەو ئاخارێکی باش بەڕێوەبات بەڵام ئێستا وەکو دەبینرێتن حەیدەر عەبادی بڕیارێک دەردەکات ڕێگری دەکات لە سەرۆکی گەورەترین دامەزراوەی تەشریعی کە سەلیم جبووریە سەفەری دەرەوەی وڵات بکات ئەم بەهێزەی حەیدەر عەبادی بۆ بڕیاردان بۆ ڕوبەڕووبوونەوەی خۆپێشاندەران ینی لە چێوە دەبینی؟ یەکەم ئەمە ناگێتەوە بۆ هێز قەزێکە کە ئیتیهامی ڕئیسی پەرلەمان و ئەوەندان پەرلەمانە کرا بوو بە قەزەی ڕێی عام و قەزەی گەورەیشی باس کرد وەزیری دیفاع کە پارێکی زۆری تیا ینی بە پێی ئەوەی کە ئەم باسی کرد بە هەدەر ئەدرێت و ئەڕوات و ئەوانە وەکو سوڵتەی تەنفیدی ئەو قەرارەی دەرکرد دوایی کە سەلیم جبووری اعتراضی کرد وتی صلاحیاتی ڕئیسی وزەرا نییە منعی سەفەر لە ئێمە بکە قەزایش ئەو قەرارەیدا پشتگیری لە قەرارەکەی حەیدەر عەبادی کرد و منعی سەفەری کرد لەو کەسانەی کە ناویان هاتوو بلەو جەرسەیە. بەڵێ زۆر کەس بازدەوە دەکاتن ینی ئەو ئەزمونێک کە لە عێراق پێی تێپەڕیوە لە دوای 2023 تاوەکو ئێستاکە ئەزمونێکی سەرکەوتوو نەبووە بڕیاری سیاسی لە بەغدا نابیندرێتن حەزب و لایەنە سیاسیەکان ناکۆچی زۆریان هەیە. مقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر داوای گەڕانەوەی حکوومەتی مەرکەزی دەکات داوای حکوومەتێکی بەهێز دەکات ئایا ئەم یاریانەی کە ئێستا ڕوودەدەن لە گۆڕەپانی سیاسی عێراق هەوڵە بۆ گەڕانەوەی حکوومەتی مەرکەزی؟ نا خۆی خودی ئەم منالێت توندەی کە هەیە ئەم کێشمە کێشای کە هەیە ئەم تەقاتعی کە هەیە ئەم پارچە پارچەبوونەی کە هەیە ئەوە ئەسڵمێنێکە حکوومەتی یەکگرتووی بەهێز لە عێراق دروست نابێ ڕەنگە لە داهاتووە حکوومەتێکی تەحالوف دروستکەی مستەقرتر بێ باشتر ئیشەکان با بڕێوە مەسەن خەڵکی باشتر بێتە پێشەوە هەندێک دەمچاوی سیاسی لە عێراقەیە نامێنن بەڵام قەت ئەوە ناگەێنێ کە ئەم پارچە پارچەبوونی نیشانەی ئەوەتانێت کە حکوومەتی یەکگرتووی بەهێز و چالاک لە عێراق بە زەحمەت دروستە بێ. بەڵێ دیارە بەشێک لە چاودێران و لە میدیاکانی عێراقی باس دەوە دەکەن کە بەڵگە هەیە زۆربەی سەرۆکی فراکسیۆنەکان
لە نێو پەرلەمانی عێراقی بە گەندەڵی تێوەگلاون بەڵام ئێستا زۆر باس لە سەلیم جبووری دەکرێتن پێتان وایە ئەمە هۆکارەکەی چییە؟ بەڕێی من دوو لایەنی هەیە. یەکەم سەلیم جبووری خۆشی سەبەبێکە لەبەرەوەی معقول نەبوو لە ماوەی چەند مانگێک دوو جار بانگێشت و استجوابی وەزیری دیفاع بکرێت بە شەرتێک ئەو لە حالەی شەڕیشە. جاری دووەم زۆر باسی لەوە کردووە کە باس جواب نەبێ و ئێمە لە شەڕین و لە شەڕی مووسڵ و خۆی حاضر دەکات و شتیوە سەلیم جبووری مصر بووە لەسەرەوە کە ئەبێ استجوابی بکەن. ئەمە یەکێک لە ئەسبابەکان ئەویش هەموو قسەی خۆی کرد بەرامبەر سەلیم جبووری. دووش ئەو اتهامانەیە کە کردی بەرامبەر سەلیم جبووری و من پێم وایە دەبوو سەلیم جبووری ڕاستە لە سەرۆکایەتێکە دابەزی دەبوایە لە مەنەسەکەی خۆی دابەزێ لە خوارەوە قسەی بکردایە وەڵامی بدایەتەوە لەبەرەوەی جەلسەیەکی عەلەنی و شەفاف و فەوزا بوو جەلسەیەکی مهم بوو ئەو جەلسەیە. سەلیم دەبوایە لەو شوێنە کورد دەڵێ شەڕ لە شەڕاکرێ سەلیم دەبوو لەو شوێنە وەڵامی هێنی بدایەتەوە وەزیری دیفاعەکە. ئێستا سەلیم کە ئەچێ لە غورفەیەکە دانیشێ و شتە نووسێ و عەریزە ئەدا و سکاڵا تۆمارەکە و شتیوە وەقعی کەمترە بەڵام ئەگەر لەو شوێنە وەڵامی واضحی بدایە خۆیاڵە کەیسمەیە لەسەر وەزیری دیفاع وەقعی زۆرترە بوو بۆیە کە دابەزی چووە دەرەوە ڕاستە ئەلتزامی هەبوو بەڵام لە هەمان کاتە زوعف بوو. محەممەد کەربولی پێیان وت قسە بکە وتی قسە ناکەم لە قەزا قساکەم عالێن سەیف هەروەهارەوە کەیتی حەنان فەتاوی بۆیە موقفیان زەعیف بوو و ئەمە هەمووی تۆمار کرا بۆ خالد عوبەیدی. بەڵێ دیارە لە نێوماڵی شیعەدا لە ماوەی ڕابردوو چێبڕچەی سیاسی تند هەبوو و ئێستاش لە نێوماڵی سونەدا وەکو دەبیندرێتن چێبڕچەیەکی تند لە نێوان ئوسامە نجێفی و سەلیم جبووریدا دەبیندرێتن بەڵام کورد تاوەکو ئێستاش خۆی پاراستووە لە تۆمەتبارکردنی ئەموو ئەو بەڵام هەندێک جار لەلایەن پەرلەمانتارانی سونە و شیعەوە بەرپرسانی کوردیش ناو دەهێنرێن و تۆمەتیان بۆ دروست دەکرێت بە تایبەتی داوا دەکرێت بەرپرسانی کورد وەزیرانی کوردیش بێنە نێو پەرلەمانی عێراق دەبێت کورد چی بکات لە بەغدا لەم دۆخەی ئێستادا؟ هەر کاتێکیش داوایان کردی بێ دوێنێ تەسریحێکی داموتەمەر سەحەفی کرد خالد عوبەیدی وتی ناوی لە فەسادا ناوی کوردەکانی تیانە و ناوی تریتیانە لەم جگە لەم ناوانەی کە ناوم هێناون و لە دەورەی پێشوش کورد هاتوۆتە پەرلەمان وەزیری تجارە هاتوۆتە پەرلەمان وەزیری خارجی هاتوۆتە پەرلەمان شتەکانی خۆیانە شەرح کردووە و زۆر احتیادی لە ضمنی سیاقاتی کاری پەرلەمانی. باش دەوڵەتی عێراق لە چ دۆخێکدایە؟ ئایا دەوڵەتی عێراق لە هەرس هێنانە بەو بارودۆخەی کە ئێستا دەبیندرێتن؟ دەوڵەتی عێراق لە دوای سقوتی سەدامەوە تاکو ئێستا مەرحەلەی استقراری تەواوی بەخۆیەوە نەبینیوە. ئێستەیش هەر ئەو ململانێتون دەبەردەوامە کەس ناتوانێت گەشتبین بێ بە داهاتووی دەوڵەتی عێراق مەگەر ئەو گەشتبینی هەر لە خۆیەوە بێنێ نەوعی ململانەکە ئەو تەقاتعی کە لەبینی لایەنەکانە هەیە ئەو کێشمەکێشەی لەبێن لایەنەکانە هەیە نەخوێندنەوەی یەکتری ململانی لە ناو ماڵی شیعی زۆر بەتوندی ململانی لە ناو ماڵی سونی زۆر بەتوندی ململانی لە نێوان هەردووکیان زۆر بەتوندی لەسەر دەسەڵات لەسەر مەفاسەڵی دەوڵەت و ئەوانە نایاڕێ ئینسان گەشتبین بێ کە دەوڵەتێکی فدرالی دیموکراسی تعددی لە وڵاتە بە ئاسانی دامەزرێ. باشە ئەمە ئەگەر کێشمی سیاسی بێت بەڵام لە ڕووی زەویەوەش دیارە لە ڕووی سەربازیەوەش کۆمەڵێک گۆڕانکاری لە ئارادان بە تایبەت لەگەڵ پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ بەشداریکردنی حەشدی شعبی بە مەترسی دەزانیت بۆ گۆڕینی دیموگرافیا و دروستبوونی شەڕێکی دیکە لە نێوان سونە و شیعەدا؟ لە ڕاستیە بەشداری حەجی شعبی هیچ یعنی یەک نییە وەکو بە ضرورەتی نابێنێت لە شەڕی مووسڵ جێیشی عێراقی خۆی ئەڵێ حزوری هەیە لەوێ حەجدێکی نیشتمانی خەڵکی شارەکان لەوێیە تەدریبیانیش کردووە پێشمەرگەش وەکو حەلقەیەک لە منتەقەی مەخمورەوە بچێت تا ڕەبیعە و بچێت تا سنجار بە دەوری شارەکەوەیەوە دەوری هاوکاری لۆجستی و وەکەوەی عێراق داواکە بۆ هێزەکانی عێراق دابین دەکات هیچ شینێک نییە و سونەکان و بەتایبەتی مووسڵ لەوە ترسنە گەر بێت و حەجی شعبی بێت و ئەو ڕوحی شەڕ و تائفی و انتقام وانە لە مووسڵ دروست بێ شەڕێکی گەورەی دروستە بێ و من پێم وایە لە مۆزوعە ئەمریکەکان قسەی ئەخیریانە بێ. یعنی حەشدی شعبی بەشداریکردنی لە کاتێکدا کە بەڕێستان بازدەوە دەکەن بە گرنگ نابینن بەڵام حکوومەتی عێراق دووپات لەوە دەکاتەوە کە دەبێ حەشدی شعبی بەشداری بکات. ئایا ئامانجی سیاسی و سەربازی لە پشتەوەی هەیە؟ ئەوە ڕنگدانەوەی ئەو ململانێت توندەیە ناو عێراقا کە بوعدی تائیفیشی تایە ئەوە ڕنگدانەوەی ئەوەیە
کە تۆ هێزێکە پێ دەڵێن ئێمە هێزی کافیمان هەیە بۆ ئەوێ و هێز بۆی دروستکراوە و مەسەن پێویست ناکە و ئەوانە تا ئێستا نەبڕاوەتەوە وەزیری دیفاع قسەی نەکردووە بڵێ بەشدارە بنیان بەشدار نابن پێم وایە کاتی هەجوومەکە دەست پێکا ئەگەر حەجی شعبی بەشدار بێ من پێم وایە بەشداریەکی مەحدود ئەبێ بکە بۆ ئەو شوێنەی کە زمینەی هەیە حەجی شعبی بچێتە ئەوێ جگەلەوە ناکرێت حەجی شعبی بە هێزێکی زۆر بچێتە ناو مووسڵ ئاسەوارێکی زۆر خراپی ئەبێ دیارە ویلایەتی مووسڵ لە مێژوشدا لە نێوان وڵاتانی هەرێمی بە تایبەت تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانش گرنگی و بایەخی هەبووە بەو پێیکە هێزێکی تورکی لە نزیک پارێزگای مووسڵ هەیە و حەشدی شعبیش وەکو دەگوترێت جێبەجێکاری سیاسەتەکانی ئێرانە لەو ناوچێدە بەرژەوەندی تەیاری شیعی لە ناوچەکەدا دەپارێزێتن چاوەڕێی ئەوە دەکەن بەریەککەوتنێک لە نێوان بەرژەوەندی هەرێمەتیەکان دروست ببێت لە ئایندەدا لە شەڕی مووسڵدا کە اتفاقەکەن لەسەر دەستپێکی هجوومەکە دەبێ ئەمە لە بەرچاو بگرن نە تورکەکان لەوێ دەوریان بێ نە بیانوش بدرێ بۆی کە حەجی شعبیت بێت و احتکاک بکەن لەگەڵ تورکەکان بە هیچ جۆرێک نابێ ئەو احتکاکە ڕووبدا هەدەف ئەوەیە مووسڵ لە دەست هێزێکی تیرۆریستی خەتەرناک لە ناوچەکە ڕزگار بکرێ هێزی کافی هەبێ بۆ ئەوە نەک بکرێ بە شەڕێکی ئیقلیمی لابەلا لە بینی حەجی شعبی و لە بینی هێزێکی تورکی لەو منتەقەیە دەبێت ڕێگری لەوە بگرێت بەڵام ئەو مەترسێ هەیە یاخودنا ئەگەر بچنا و سوورە بە پێکەوە بن بەڵای ئاویان بە یەک جۆگا ناڕوان بەڵێ بەڕێز حەسەن جیهاد ئەندامی پێشووی لیژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاس بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ پێشکەش کرا.